سڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین وەک ئامادەکاریەک بۆ دەستپێکردن و پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن قوتابخانەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران دەستیان کردووە بە هەڵمەتی شوشتن و ڕێخستنی قوتابخانەکان بۆ پێشوازیکردن لە ساڵی تازەی خوێندن. ئێستا لە یەکێک لە قوتابخانەکانی سنووری پەروەردەی ڕەواندزین لە قوتابخانەی ئارموشە. دیارە ئێستا مامۆستایان هەڵمەتێکی شوشتنی ئەم قوتابخانەیە ئەنجام ئەدەن بە مەبەستی پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن. بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین من دەچمە لای یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەی ئارموشە لەگەڵ مامۆستا یوسف حوسێن یاریدەدەری قوتابخانەی ئارموشە قسە ئەکەم. مامۆستا یوسف ماندوو نەبن و ئەم کاتتان باش بەخێر بێن. پێمان بڵێ وەکو قوتابخانەی ئارموشە چه ئامادەکاریەکتان کردووە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن؟ بەخێر بێن سەرچاوە پێشەچی بەناوی خۆی گەورە مێرەبان. ئێمە وەکو دەستەی مامۆستایان و قوتابخانەی ئارموشەی بنەڕەتی تێکەڵا ئەمڕۆ هەستین لەگەڵ قوتابخانەی دواناوەندی ڕەواندز بێکەوە هەستین حملێکی خاوێنکردنەوە و شوشتنی قوتابخانەکەمان دەست پێ کرد بۆ ئامادەکاری ساڵی خوێندنی 2023-24 ئینشاءڵڵا کە سێزدەینەوە داوام دەست پێ دەکات و ئەوە بە خۆشتانە بینن لە نیوەمان خاوێن کردیتەوە نیوەما ئینشاءڵڵا خەڵاسیەکەین. مامۆستا یوسف وەکو قوتابخانە تەواوی ئامادەکاریەکانتان کردووە ئامادەن بۆ ئەوەی لە سێزدەینەوە گەر زەنجی ساڵی نوێی خوێندن لێ بگرێت؟ بە تاکید ئامادەکاریمان کردەوە وەکو قوتابخانە وەکو بینایە وەکو تەکمیلی میلاکات هیچ شێشەکەن نیە وەکو دابەشکردنی بە شەوانەکان و جەدوەل و ئەوان هەموو ئامادەکاریمان کردەوە کارژێری قوتابخانە لە خزمەت قوتابیان و پرۆسەی پەروەردە و فێرکردن داینەوە. ئەمە یەکێک لە قوتابخانە قەرەباڵغەکان لە سنووری پەروەردەی ڕەواندز. ژمارەی قوتابیانتان بەگشتی چەندە بۆ؟ تاوەکو ئێستانەکە نزیکەی 328 تەڵەبەمان وەرگرتووە. یعنی ژمارەی قوتابیان تاوەکو ئێستا 328 بەڵام بەردەوام ڕۆژانە لاری نەبوون دەینە قوتابیان و قوتابخانەکانی دیکەوە تەڵەبەکانی دیکە بە تایبەتی پۆلی 7 دێنە قوتابخانەکەمان. چگەلەوە پەرتووک گەیشتووە بۆ قوتابخانە؟ پەرتووک هەموو پەرتووکەکان ئەوەی لە کۆگای پەروەردە دابەش کرابیت تاوەکو ئێستانەکەش بەخۆم چووم سەردانی پەرتووکی کۆگام کرد هەموو کتابەکان بە کاملی وەرگیراون ئەوەی هاتوونە و کتابەکانیش بەردەوام دێن و ئەوانەی گۆڕانکاریشیان تێدا کراوە هەمومان وەرگتووە نوێ. سپاس بۆ تۆ مامۆستا یوسف یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەی ئارموشە. ئەوەی ئێستا ئەبینن ئەمە شوشتنی قوتابخانەیە لەلایەن مامۆستایان بە شێوەیەکی هەرەوەزی و خۆبەخشی بەشدارن بۆ شوشتنی قوتابخانە و پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن. ئەم قوتابخانەیە یەکێکە لە قوتابخانە بنەڕەتیەکان هەروەها دەوامێکی تریشی لێ لە دواناوەندی و لە ڕووی باڵەخانەشەوە لە سنووری پەروەردەی ڕەواندز و سەنتەری قەزای ڕەواندز یەکێکە لە قوتابخانە هەرە قەرەباڵغەکان. من بۆ چوونی مامۆستا ئەحمەد بایزیش وەکو بەڕێوەبەری قوتابخانەی دواناوەندی ڕەواندزی تێکەڵا وەرەگرم بۆ ئەوەی زانیاریمان پێ بداتن. مامۆستا ئەحمەد ئەم کاتتان باش ئێستا هەڵمەتی شوشتنی قوتابخانەکان دەست پێ کردووە بۆ وەرزی نوێی خوێندن و ساڵی تازە ئامادەنە؟ بەخێرە سەرتای بەخێراتن دەستگای زاری کرماز دەکەین. بەڵێ بۆ سەرەتای ئەم ساڵ هەستان لەژێر ڕێژنایی بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی ڕەواندز دەستمان کردو بە خاوێنکردنەوە شوشتنی قوتابخانەکان و لە ڕووی قوتابی و لە ڕووی کتابەوە لە کۆگای پەروەردە پەرتووک ئەم ساڵە بە 100% بۆ قوتابیەکانمان دابین کراوە. لە ڕووی میلاکاتەوە هیچ گرفتێکتان؟ هیچ گرفتێکمان نیە، هەموو میلاکاتمان تەواوە ساڵکە 100%. بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئێوە ئامادەنە؟ بەڵێ ئامادەین بۆ دەستپێش ساڵی خوێندن ئینشاڵڵا. قوتابخانەکەیەوە ئەم ساڵ بەرزترین نمرەی لێ هاتووە لەسەر ئاستی ئیدارەی سۆران لە بەشی زانستی. هەوڵەدەن بۆ ساڵی نوێی خوێندنیش درێژە بەو ئاستە زانستی؟ بەدڵنیایی ئەو ساڵ کە ئوستاپە باشێکەوە لەگەڵماندایە تاکیدکەوە ئەم ساڵە ئینشاڵڵا چاومان لەوەیە دەرەجەی بەرزتر بین ئینشاڵڵا. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئێستا ئەو دیمەنانەی ئەیبینن وەکو گوتمان شوشتنی قوتابخانەی ئارموشەیە لە ڕەواندز وەکو ئامادەکاری و پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن. ئەمەوێ ئامارێکیش باس بکەم ژمارەی قوتابیان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕەواندز بە کوڕ و کچەوە بۆ ئەوەی هەندێ زانیاریتان پێ بدەین پێک دێت لە 7,028 قوتابی بە شێوەیەکی گشتی لەو ڕێژەیان 573 قوتابی لە قۆناغی باخچەی منداڵانە هەروەها 4,680 قوتابی لە قۆناغی بنەڕەتیە جگە لەوەش 1,008 قوتابی لە قۆناغی دواناوەندی و 767 قوتابیش لە قۆناغی ئامادەیە. ئەمە لە سنووری پەروەردەی ڕەواندز بۆ ئەم ساڵی خوێندن نزیکەی 7,028 قوتابی ڕوو لە ناوەندەکانی خوێندن ئەکەن.
جگە لە قوتابیانی دەرەچی شەر لە پەروەردەی ڕەواندز 98 قوتابی لە قۆناغی بنەڕەتی هەروەها 116 قوتابیش لە قۆناغی دواناوەندی 144 قوتابیش لە قۆناغی ئامادەیی کۆی گشتیشیان ئەکاتە 358 قوتابی دەرەچی کەوا بۆ ئەم ساڵ لە پرۆسەی خوێندن بەشداری یەکەم. ژمارەی قوتابخانەکان لە سنووری پەروەردەی ڕەواندز بە گشتی پێک دێت لە 79 قوتابخانە، لەوەیان 9 باخچەی منداڵانە، 56 قوتابخانە بنەڕەتیە، هەروەها 9 قوتابخانەی دواناوەندی لەگەڵ 5 قوتابخانەی ئامادەی و بەگشتی ئەکاتە 79 قوتابخانە. ئەم ساڵ هەر لە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی ڕەواندز قوتابخانەیەکی نێودەوڵەتی حکومی بۆ یەکەم جار لەسەر ئاستی ئیدارەی سۆران ئەکرێتەوە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیمەنەکانی ئامادەکاری قوتابخانەکان بوو بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن کەوا بڕیارە بە پێی بڕیاری و ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە و ساڵنامەی خوێندن لە 13ەوە یەکەم زەنجی ساڵی نوێی خوێندن لێبرێت و قوتابخانەکان تەواوی ئامادەکاری خۆیان کردووە و پەرتوک و پێداویستی ئامادەکراویش گەیشتۆتە قوتابخانەکان بۆ ئەوەی لە پێشوازی نوێی ساڵی خوێندن لە خزمەتی قوتابیان بن.